ساڵتان لەبێت بینەرانی کورسات ویست من ڕۆتۆفیقم ئەڵکەم شەوی پارۆرەما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ڕۆڵی یەکێتی لە پرسە نەتەوەیەکاندا. هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەکانی ڕابردوو و لە ساتە وەختە سیارەکاندا و تەنانەت لە ئێستاشدا هەمیشە لە هەوڵی پرسی نەتەوەی بووی تا ئاخۆ پرسە نەتەوەیەکە لە چوارچێوەی خاشی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراق یاخود پارچەکانی دیکەی هەرێمی کوردستان. ئەم ڕۆڵەی یەکێتی تا چەند کاریگەر بۆ لەوەی کە هەمیشە داکۆشیکار بۆ لەسەر پرسە نەتەوەیەتیەکان. ئەم ڕۆڵە و ئەو هەڵوێستانەی یەکێتی چۆن لێک دراوەتەوە لە هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق هەم لە هەرێمایەتیدا. تا چەند ئەم هەڵوێستە نەتەوەیانەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر لە ساتێ لە ساتەکان بەرامبەر هەندێک لە دۆخی ئەستیار نواندە بێتی تا چەند کاریگەری کردو سەر ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەیوەندیەکانیدا لە هەڵوێستەکانیدا لەلایەن هەندێک لە دۆست و نەیارەکانیەوە بە چاوێکی دیکە سیر بکرێ یاخود بە جۆرێک لە جۆرەکان مامەڵەکردن لەگەڵیدا بگۆڕێن. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم دکتۆر تا حەمەدەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سودۆ لەگەڵمە. دکتۆر بەخێر سپاس دەکەم. هەروە بەڕێز دکتۆر ئەمیر نامیق ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی کوردستان کە لە سودۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر ئەمیر ئەم کاتی جەنابی شت باش سپاس دەکەم. دکتۆر تا ئەگەر سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم هەمیشە زانین کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی خۆی لە پرسە گرنگەکانە ون نەکردەوە بە تایبەتی پرسی نەتەوەی و هەمیشە ئەگەر باجیشی دابێت لەسەری کەوت بێت هەڵوێستی خۆی هەبووە. بەگشتی خوێندنەوە چییە بۆ ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو پرسە نەتەوەیانی کە هەیە؟ زۆر سپاس کاکاوڕێ، سڵاو ڕێز بۆ میوانە بەڕێزەکەشت، سڵاو ڕێز بۆ بینەرانی خۆشەویست. هەڵبەت ڕەنگە لە یەکێک لەو شانازیانەی کە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان پێی جیاکرێتەوە یاخۆ تا ئێستا لە کتێبی مێژوویی و بڵێن هەڵوێستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانتان نووسراوەتەوە و بەردەوامی ئێمە لە هەست و نەست و لە فەرهەنگی سیاسی ئێمەیە بڵێن ڕەنگی داوەتەوە ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە بڵێم ئەگەر تاقە حزب نەبێ بەڵام یەکێکە لە هەر حزبە دیارەکان لە ڕووی نەتەوەییەوە کە دایمە بەردەوامی هەوڵی داوە کە مەسائلی نەتەوەیی و قەومی و ئەو مەسائلانە کە پەیوەندی بە پرسی نەتەوەی کوردەوە هەیە زیاتر لە ناو کۆمەڵگایە بڕەخسێنێت یا بڵێن جەختی لەسەر بکاتەوە وا بکات کە بەڕاستی ڕنگانەوەیشی ئیجابی هەبێ بۆ هەموو پارچەکانی تری کوردستان. ئێمە ئەگەر باز لەسەر ماوەقیفەکان بکەین زۆرە ڕەنگە بەم بەرنامەی و دەیان بەرنامەی تریش ئێمە نتوانین بە تیر و تەسەلی ئەوەی کە ئەڵێ دڵ ئاوی پێوە خواتەوە ئێمە بتوانین باسی بکەین. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە بڵێن سەرقاپڵەی مەسائلی ئەو مەسەلەیە کە دایمان کورد خەونی پێوە بینەوە جا چ لەوەی کە بڵێن سنگ و قورسایەکی هەبێت لەوەی کە ئەگەر با بڵێن پێگەیشی نەتەوەیی یاخۆ سنوورێکی دیاریکراوی هەبێت لەم جەنجاڵیە سیاسیە ئاڵۆزیەی کە لەم شەرقی ئەوسەتیا هەیە. لەبەرەوە ئێمە بڵێن شانازی نەک شانازی بڵێن خەڵکی هەرێمی کوردستانە شانازی هەموو یەکێتیەکانە کە تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ڕێچکەی نەتەوەیی و لەسەر ڕێچکەی نەتەوە پەرستی و بڵێن پاراستنی هەیبەتە نەتەوەیەکان قسەی کردووە ئیشیشی لەسەر کردووە. هەل لە زوو لە شاخەوە لە سەرەتای دامەزرانەوە تا ئەم لە حەزەیە کە ئێستا ئێمە قسەی لەسەرەکەین. ڕەنگە تاقە حیزب بوو بێ کە بە بەردەوامی چاوی نارەکان و دژمنانی لەسەر بوو بێت تا چ حدێک یاخۆ بڵێن بە چ شێوازێک یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵەیات کە پێگەی کورد لە بڵێن لە مەنتیقەیە زیاتر بەقووەتر کات و ئەو پیلانانەی کە بە بەردەوامی لە بەردەم حیزبەکان و لە بەردەم هەرێمی کوردستانەدانراوە هەڵبەت دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی بڵێن بەرپرسی داوەتەوە. بەنسبەت ڕابردوو بەنسبەت بڵێن لە ڕۆڵی ئێستاشە وازحە ینی ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەواڵمەوجەلە لە دوای 2023ەوە کە بەڕاستی کاریگەریەکی زۆری خستە هەتاکو سەر حیزبە بڵێن شیعی و سونەکانیش لە هەموو عێراقا وای کرد کە پێگەی کورد قورساییەک و سەنگێکی هەبی و شوناسی نەتەوەیی کوردی کە ئەمە زۆر گرنگە سەل لە نوێ دەنگی هەبێ و قورسایی هەبوو پێگەی هەبێ لە ناو هەموو پێکاتەکانی تری عێراقا. ئەمە بڵێن هەر هەوا لە هەوایە دروست نەبوو هەر لە هەوەنتیا دروست نەبوو لەوە دروست بوو کە خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دروستکردنی ئەو شوناسە نەتەوەییە قەومیەی کە بەڕاستی پێویستە کات کە کورد هەیە هەم لە عێراق و ناوچەکەیە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرقاپڵی بووە و توانیویشێتی و سەرکەوتوش بووە لەسەر ئەو مەسەلەیە کە ئێمە بتوانین ڕۆڵێکمان هەبوو پێگەیەکمان هەبێت لە چاوی هەم دوژمنان و دۆستەکانیشمان لەگەڵ
ئەوەی کە لەم ناوچەیە کە ئێمە پێوەی لەگەڵیانە معایشاکەین من بە حکمی ئەوەی کە بۆ خۆم ئەندام پەرلەمانی عێراق لە بەغداین ڕەنگە لەوەیە زیاتر ئێمە حەز بە وجودی خۆمان بکەین مەسەلەکە هەر ئەوە نییە کە ئێمە بڵین کوردین بەڵام چەندێک ئێمە ڕۆڵمان هەیە لە ناو بنیادنانی دیموکراسی لە عێراقدا چەندێک ئێمە ڕۆڵمان هەبووە لەوەی کە کێشەکانی تری قومیەتەکانی تر پێکانەکانی تر توانی بێتمان چارەسەری بکەین وەڕاستی ئەمە مێژوو شاهیدەیە لە دوای 2023 و هەتاکو پێشتریش حیزب ئیسلامیەکان حیزب شیعەکان سونیەکان پێگەی معارەزەبوونیان لە ناو هەرێمی کوردستان ئەبووە مام جەلال بە ڕەحمەت بەڕاستی یعنی یەکێک بۆ لەو کەسانەی کە ڕۆڵی سەرێکی هەبوو لەوەی کە بڵێن نێوەنی گیری بکە هەم لە ناو شیعەکان و هەم لە ناو بڵێن ئەو لایەنانەی کە بەڕاستی نایریش بوو ناهیا بۆ بڵێن ئەوەی کە لە هەرێمی کوردستانیش بووە لەبەرەوە ئەمە شانازێکی زۆر گەورەیە ئێمە وەکو شێتەکان بە یەکێک لە هەر ناڵم دەستکەوت بەڵام ئەو سیفاتە گەورانەیە کە ئێمە پێوەی ئەناسری دەستخۆش دکتۆر دێمە خزمەت جناب بۆ کۆمەڵە پرسی دیکە بە تایبەتی پەیوەست بە عێراق و سپاس بۆ جەنابەت دکتۆر ئەمیر نامیق ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی کوردستان دووبارە سڵاو دەبێت ینی ئەوەی کە ئاماژەی پێدرێ وەکو دکتۆر تاژ ئاماژەی پێدا ینی ئەمە مێژوو یەکێتیە و ئەمە خەباتی یەکێتیە و ئەمە ڕۆڵی یەکێتیە کە هەر لە سەرەتاوە ینی لەسەری دامەزراوە کە بەم ئاراسەیە کار بکە لەسەر پرسەنەتەوەیەتەکان بەڕاستی ئەوەی کە ئەمەوێت باسی بکەم لەگەڵ بەڕێستا ینی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر کۆمەڵێک مەواقیفی گرنگ کە ئەگەر هەی بوو بێت لەسەر پرسەنەتەوەیەتەکان لە ڕابردووە لە ئێستاوە لە داهاتوو ئەگەر هەی بێت هەمیشە زۆر جار لەلایەن نەیارەکانیەوە تیرۆتوانجی لێدراوە یاخود هەمیشە بۆ نمونە یەکێتی خراوەتە خانەیەکەوە کە بۆ نمونە ئەم ڕێگایی کە گرتوێتێ بەر ڕێگایشی نەتەوەی نیە یاخود بەرژەوەندی حیزبی خۆی لە بەرچاو گرتووە خوێنەوە چییە بۆ هەڵوێست و مەواقیفی یەکێتی لە زۆرێک لە سەردەمە جیاوازەکان و دیاریکراویش لە ئێستادا کە ئێمە لە عێراق خەباتێکی دوور و درێژمان لەبەردەمایە بۆ مەسەلە نەتەوایەتیەکانمان لەگەڵ عەرەب لەگەڵ سونە لەگەڵ شیعە هەردوو پێکاتەکەیەوە بەڵێ پێم خۆشەوە ڕاستکەم دکتۆر ئەمیر نامیق ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوە وەک کادریش پێشکەوتووی یەکێتی پێم خۆشە شۆڕۆڤەکاری لەو خۆ سەرۆکی پەرلەمانی زۆر جار لەوە چێ ڕاوێژ پێ بکە ینی ئاسایی بێگە بڵێن ڕاوێژکاری پەرلەمان طبعاً بە شانازیەوە هەمومان ڕاوێژکاری سەرۆکایەتی پەرلەمان سروش پەرلەمانین بەڵام زیاتر ئێمە ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان و کادریش پێشکەوتووی یەکێتیم بە شانازیەوە دەبێتە لە سەواقع زۆر باشی دکتۆر مامورە دەستخۆش سەبارەت بە پرسیارەکەت یەکێتی نیشتیمانی کوردستان لەو لەحزەی کە لە دایک بووە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە یعنی یەکبوونەوەی نیشتیمانی کوردستان لەسەر و ئەساسە زۆر جار بازی داوە بازی ئەرکەنەتەوەی نیشتیمانەکانی داوە هیچ بستێکی خاچی ئەو کوردستان نەبێ خوێنی بۆ نەڕشت بێ یعنی مەگەر چەند نمونەیەک بۆ بێنینەوە لە هەشتاکان هەمومان دەزانین حزبی دیموکراتی ئێران کە لێی قەوما و تووشی مەشاکیل بۆ پێشبڕەکانی یەکێتی و تێکۆشەرەکانی یەکێتی بوو فریایان کەوت و لە کوردستانی ڕۆژئاوا لە چەند ساڵی ڕابردوو دیسان هەرێکێتی و تێکۆشەرەکانی یەکێتی بۆ فریایان کەوت و گەنا ئەوێ پەچیان دەکەوت بۆ کوردستانی باکوور بە هەمان شێوە سەبارەت بە ئەرکەنەتەوەی نیشتیمانەکان لە بەرامبەر بە عێراق ئەوان هەمووی کە باج داوە تا ئەو لەحزەیەش تا ئەو لەحزەیەش هەرچی معارەزەی کوردی هەیە لە هەموو پارچەکانی کوردستان زیاتر لە زۆنی سەوز و لە سنووری یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەرەوەی یەکێتی لەسەر ئەساسەتە باجی داوەیە لەسەر چ ئەساسێک دەوڵەتی تورکیا با بڵێن نووسنگی یەکێتی نیشتیمانی کوردستان لە تورکیا دادەخاتن لەبەر باجی ئەرکەنەتەوەیەکەی دەداتن لەسەر چ ئەساسێک لە کۆمەچی چەندی جار لە یەکێتی کراوە و هەوڵدراوە لە ناو ببرێ هەوڵدا پلانی بێ هەوڵدا و مەشاکلی نێوخۆی هەبێ هەموو ئەوان لەسەر ئەوە بۆ یەکێتی ئامادە بووە خۆی بە قوربانی گەلەکێک بە بەڵام گەل بە قوربانی خۆی نەکا یەکێتی هێزێکی مزایدەچی نەبووە یەکێتی هێزێک بووە هەمیشە ئەوەی بووی کرابێ قوربانی داوە بۆ خەڵکی کوردستان من ئەگە هەرچەند نمونەیەک دێنەوە دەتوانین لە سەروەرەکانی یەکەم هێزی سیاسی بوو لە ڕووی ئەلامی و لە ڕووی ڕاگەیاندن و گرنگی بەڕاگەیاندن داوە لێکەم لە عەزی دامەزراندنەوە بیر لە دووشت کرد لە پاڵ هێزی پێشبەری کوردستان لە پاڵ ڕێخستنی هێنیەکانی ناوشار لە پاڵ ئەرکە دیپلۆماسیەکان لە دنیای دەرەوە بیر لەوە کردووە ڕاگەیاندن هەبێ بیر لەوە کردو ڕۆژنامە هەبێ ڕێباز و شەرارە هەبوو لە دوای ئیزگەی دەنجگەری کوردستان هەبوو لە ڕاپەڕی بە هەمان شێوە یەکەم هێزی سیاسی بوو یەکەم کەناڵی تەلەڤیزیۆنی دامەزران یەکێتی بۆ قیادەی ڕاپەڕینی کرد کاتێک کە پرۆسی ئازادی عێراق هاتە پێش ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ڕەمزی گەورەی نەتەوەی خاڵی کوردستان خوا لێ خۆش بوو سەرکردەی گەورە جەنابی مام جەلال خودی خۆی چۆ بەغدا و
و تێکوشەکانی چێتی نیشتیمانی کوردستان بەشانی هەندێک سیاسی توانن دەستوری عراق کۆمەڵک بنود و مادەی وال ناو دەستوردا جێ بکەنەوە کە ئێستاش ئەوەی تاکە چەک بەدەستی ئێمە وەکو خەڵکی کوردستان دەستوری عراقا یەکێتی بوو مامزلای ناردە بەغدا و سەرۆک کۆماری عراق بوو توانرا زامن دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بوو بەداخەوە لەو لەحظەی مامزلال نەخۆش کەوت ئاشتە وای لە پێ پێویستی عراق نما دۆخی کوردستان ڕۆژ ڕۆژ بەڕێی دوا ڕۆژ موچە نما قوتی خەڵک نما میزانە کێشەی تێکەوت لەبەرەوە ئەو یەکێتی بوو هەموو ئەرکانەی کە جێبەجێکرد لەو دوایە نەشدا ئەوم تەنگژێ لە بەردەم گەلی کوردستاندا بوو شەڕی داعش هاتە پێش کۆڕۆنا نرخی نەوت دابەزی تووشیش کۆمەڵک تەنگژە بوو لە عراق ئەوە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بەسەر پەرستی بەڕێز یاقوباد و بەشێکی زۆر لە وەزیرە بەڕێزەکان یەکێتی بوون و گۆڕانیان لەگەڵ بوو پارتیچە لەگەڵ بەڵام پشتی شێر بەرەکێتەکان دەکەوت لە بەغدا بە هاوکاری تیمێکێتی لە بەغدا و مەکتەبی سیاسی و سەرۆکایەتی چێتی کە هەوڵی ئەویاندا دۆخی کوردستان بەرەک باشکەن و ئەو پارێکی ئێستا دەنێدرێ موچێ بە تەواتی مۆزەیف پێدرێتن ئەوان هەمووی دەستکەوت و سەروەری چێتی پێشمایەتی بەردەوام دەبێ ئەوی بشی بۆی کرابێ و پێی بکرێ درێخی ناکە بۆ ملەتەکەمان. دکتۆرە میرانی زۆرێک لە لایەنەکانی دیکە بۆ نمونە ئەگەر لە بابەتە نەتەوایەتیەکانە بۆ نمونە زۆر جار ئەوان ئەگەر کارێکیان کردی بێ بۆ نمونە بۆ کورد یاخود بۆ خودی لایەنە سیاسەکەی خۆیان ینی وەکو چۆنەڵی فرۆشتویانەتەوە بە میلەتی کورد بەڵام ینی ئەبینین بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆر هەڵوێستە کە بە تایبەتی ئەگەر ئێمە باز لە مەسلەی خاک و نەتەوە بکەین بۆ نمونە مادەی 140 وەکو جەنابەت ئاماژەت پێدا ینی مادەی 140 ئەمە ئەگەر بە وەکو جەناب دەڵێ بە هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مامجەلال و ئەو کات بەڕێز نەوشیروان مستەفا نەبووایە ینی نەئەچەسبی لە دەستوری هەمیشەی عراقا بەڵام ئەم مادەی ڕاستە لە سەتا ئەگەستیشی جێبەجێکرابێ بەڵام ینی مافێشی کووردە لە ڕۆنەتەوەیەکەوە کە داکۆشی لێکراوە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بەڵام یعنی ئەوەی کە هەندێک لایەن ئیدعای بووەکەن بە لایەنە کوردەکانی خۆشمانەوە ینی وەها وێنای یەکێتیان کردووە کە بۆ نمونە بایەخی نەداوە بۆ نمە بە کەرکووک یا بە ناوچە کێشە لە سەرەکان یاخود لە دوای 16 ئۆکتۆبرەوە یەکێتی ئەو ناوچانی بەجێهێشتووە پێت وایە ینی بەخشینەوەی ئەم تۆهمانە بۆ یەکێتی لە پای چییە یعنی لە پای دڵسۆزی زیاترێتی بۆ خاک و نەتەوە و بۆ خەڵکی کوردستان یاخود هەر لەسەر ئەو مواقیفانەیە کە جەناب و دکتۆر تەها ئاماژەتان پێە ئێمە بێ دوو دەست خۆش پرسیارەکەت زۆر جوان و پرسیاری ڕۆژە یەکەم ئەوەی کە پەیوەندی بە مادەی 140 و ناوچە کوردستانی کێشە لە سەرەکانە ئەو یەکێتی هەمیشە لەگەڵ لەدایک بۆ گەل بەجێ نایڵێ ئەو یەکێتی نییە گەل بەجێ بێت دوای ئەنفال هەموو هێزە سیاسیەکان کوردستانیان بەجێهێشت ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پارتیزانەکانی ڕەوانەی با بڵێن دێهاتە ڕووخاوەکان و ئەشکەوتەکان کرد و ئەوە سوپای ڕزگاری گەلی کوردستان و ڕێستەنهێنیەکانی ناو شارەکان دامەزران خۆی ئامادە کردبوو بۆ ڕۆژێک بۆ ئەگەرێک کە بتوانێت دڕ بە شەوەزەجی ئەو ڕۆژە تاریکانە بهێنێتن وە مادەی 140 یەکەمین جارە گەلی کوردستان بتوانی لە چوارچێوەی دەستوری و قانونی مافڕەوەکانی خۆی تەسبیت بکە لە ناو دەستوری عراقدا ئێستا بۆتە چوارچێوەیەکی یاسایی و قانونی هەیە بەو مادەیە ئاسان لێ جێبەجێ لەکرێت هەر دەبێت جێبەجێ بکرێت زوویان درەنگ ئەگە پەرتەوازەی نێوان خەڵکی کوردستان نەبووە و ئەگە غروری هەندێک لایەنە سیاسی نەبێت و ئەگەر یەکتر قبولکردن لە نێوان لایەنە سیاسەکان هەبێت بە تاکید مادەی 140 جێبەجێ دەبێت من دوو سێ نمونە لەسەر مادەی 140 دەهێنمەوە یەکیانەوەیە تاوەکەتە جەناب مامزەلال و تێکۆشەرەکانێکێتی لە پەرلەمانی عراق و بەغدا بەردەوام شەڕی دەستوریان دەکرد لەسەر مادەی 140 و ناوچە کوردستانیەکان و خەڵکی و کوردەکانمان لە ناوچەدا بڕاوان و ناوچە کوردستانیانە باش دەزانن چی خاوەندارەتی گەلی کوردەکان لەو ناوچانە باش دەزانن کە شەڕی داعش هاتە پێش لە جەلەولا و سعدیەوە تا دەگاتە منتقی شنگال و بەخمور و کەرکوک و هەموو شوێنانە زۆرتری پێشبەر کە شەهید دەبوو لە سەرگەری پێشەوەی خەبات تێکۆشانی قوربانیدان بوو بۆ پاراستنی خەڵکی کوردستان ناوچە کوردستانیەکان دەزان هێزەکان چ هێزێک بوو هەموو خەڵک دەزان هێزەکانی چێتی نیشتیمانی کوردستان و هێزی پێشبەرگەوتوچە تیرۆری چێتی نیشتیمانی کوردستان بوو لەبەرەوە ئەوە با بڵێن بەری ڕۆژ بە بێژێک ناگیرێ خەڵک بە چای خۆی دەبینی و خەڵکارش شاهیدی واقعانە دەدەن بەڵام ئەگە بیان ئەهەمیەتی ئەو واقعەکە بکەنەوە لە دوای ڕەفراندۆم ئەو دۆخی بەسەر گەلی کوردستان هات ئەو یەکێتی بوو لە هیچ شار و شارەتکوێ بارگاکانی چۆڵ نەکرد و مایەوە قوربانیشی بۆدا بقاوەمەشی کرد مایەوە بەڵام خەڵکی تری ئێستا بۆ هەڵبژاردن دەچێتێت بەڵام خەڵکی تر مەقڕی نەردۆ بەڵام کاتێک گۆڤدەکانی عراق داهات و
بەشدارانە دەوڵەتی عێراق و پۆستی سیایی دەکرد و بە فەرشی سوور پێشوازی خەڵکی تر دەکرا خەڵکی کەس بزیادە بێجێتی دەفرۆشێتەوە یەکێتی ئەگە باسی مافەچاری خۆنووسین و ئەرکەلەتەوەی نیشتیمانیەکان دەکرێتن یەکێتی لێ ڕێزی پێشەوەی زۆر لایەنی سیاسی تر ڕەنگە بە چەندی ساڵتر فریای ئەوە دەکەون بێنە دواوە یەکێتیش. دەست خۆش دکتۆر ئەمیر دێمە خزمەت جەنابەت دکتۆر تاها جەنابەت بە حکمەوەی کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی ئەمە هەندێ هەڵوێستی یەکێتیش لە بەغدا بخینە بەرچاو و قسە و باسی لەسەر بکەین. ینی بۆ نمونە لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ لە بەغدا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر پەیوەندی بە خاک و نەتەوە و بە سەروەری هەرێمی کوردستان و بە مەترسیەکان کە بۆ سەرگەلی کورد هەبوو بێ هەمیشە مواقیفی هەبووە. یەکێتی زۆر جار لەوێ کە هەڵوێستێکی دەربڕی بێ یاخود دەگەڵ لایەنێکی شیعە ئەگەر لەسەر مافەنەتەوەیەکانی کورد هاوڕا بوو بێ و هاودەنگ بوو بێتوانی بێتی لەوێ ئەگە پرۆژه یاسایەک بێ یاخود بڕیارێک بێ لە بەرژەوەندی کورد دەربکات زۆر جار ئەمەش یعنی بەڕاستی بۆتە جێگەی تیروتوانجی هەندێک لایەنی دیکەی کوردستانی. باش ینی بۆ ئێمە ئەگەر لە ناو ماڵی خۆمانە یەک نەبین بۆ قیچەکەبا لە بەغدا یەک بین ئەم مواقیفانی یەکێتی لە بەغدا پێ وایە یعنی لە ئاستی پێویست هابووە لە ئاستی نەتەوەیە بووە لە ئاستی خاکا بووە یاخود نەخێرۆکۆی نارەکان ئەڵێن یەکێتی لە پێناو بەرژەوەندی حیزبی خۆیە هەنێ هەنگاوی ناوە لەوێش. کاک هاوڕێگر بچی ئەدەبیاتی یەکێتی نیشتیمانی بخوێنیتەوە لە مێژووی یەکێتیە هەر زۆر دوور نەڕووین لە دوای ڕاپەڕی نەمەزنەکەی 1990 کاتێک کە پاڵزات دەرگای مفاوەزات کرایەوە لەگەڵ حیزبە کوردستانیەکانە ئێستاش بەبیرمە یانێ ئەو سەردەمە بڵێن تەنیا خاڵ کە ناکۆکی مابوو وتیایە بڵێن لەو کاتێ هەواڵمامزەوە دیار بوو لە سەردانێکا بوو لە دەروی وڵات کە هاتەوە با بڵێن دەرەنجامی فاوزاتەکە نەگەیشتە نەتیجەیە کە بەدڵی هەموو لایەکە لەبەر ئەوەی کە کەرکووکی تیانە بوو. یعنی گەر بەهاتایە و لەو کاتەوە لە ساڵی 1990 ئەگەر مەسەلەکە مساومەکردن بووە لەسەر خاکی کەرکووک هەر لەو کاتەوە ڕەنگە بڵێم ئیشەکە کۆتایی هەر لەبەرەوە حل بوو لەبەر ئەوە کە تۆ یی باسی وتیان و هەزارەها ڕەنگە بڵێم مواقفی تر کە ڕەنگە ئەگەر تۆ باز لەسەر ئەوە بکەیت ئەمان لە کوردستانی ڕۆژهەڵات بگرێن و کوردستانی ڕۆژاوا بگرە هەتا کوردستانی بڵێن باکووری کوردستانیش بگرە ئەمانە هەر هەمویان ئەگەر کەم تا زۆر یەکێتی نیشتیمانی کوردستان یا بڵێن لەم منطقەیە هەڵوێستی ڕوون و ئاشکرای هەبوو باجیشی لەسەرراوە. ئەگەر بگەڕێنەوە بۆ بەغدا هەڵبات بەغاژ بە هەمان شێوە سیاستکردن لە بەغدا ئێستا مەرحەلەکە مەرحەلەیەکی جیاوازە هەر یەکە و هەوڵ ئەیاد کە بەڕاستی پێگە و داواکاری و داخوازەکانی بڵێن زیاتر بۆ خۆی بەلای خۆیان ڕابکێشێ. وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەر لە دوای 2023 و دوای پرۆسی ئازادی دوای ئەوەی کە حکوومەتی عێراقی تشکیل کرد حکوومەتی نوێی عێراقی دوای ئەوەی کە پەرلەمان یەکەم جەلسەی کرد دوای ئەوەش کە وردە هێزە شیعی و سونەکان هەمویان کۆبوونەوە بە قەومیەکانەوە بە غەیری بەعسیەکان و بە بەعسیەکانیش و هەتاکو هەندێکشان کە دوورتان نزیک ڕەنگە پەیوەندیان پێوە هەبوو بێ ئەمانە دایمان هەوڵیان ناوە کە بە جۆرێک لە جۆرەکان داخوازەکانی بڵێن هەرێم و داخوازەکانی کۆمەڵانی خەڵک پشتگوێ بخرێ لە هەموو ینی ئاسەکانە لە ئاسی ئەوەی کە لە بودجەبڕینەوە بگرە لە مەسەلەی مادی 140ەوە بگرە لە مەسەلەی حەق و مافی بڵێن ترەوە بگرە کە پەیوەندی بە سێکتەرەکانی ترەوە هەیە لە هەموو ڕووەکانی ترەوە ینی هەتاکو با بڵێن دوای با بڵێن 16 ئۆکتۆبر و دوای ڕفراندۆمەکە و دوای ئەو ئەحداسانی کە ڕوویە بەڕاستی حەڵقەیەکی وان نەبووە بوو لە نێوان هەرێمی کوردستان و عێراق. لەبەرەوە بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ڕۆڵی یەکێتی نیشتیمان و کادران و هەتاکو ڕۆڵی هەواڵ جەلال کە لەو سەردەمەیە وردە وای کرد کە خاوبوونەوەیەک دروست بێت لەو گرژ و بارگرژایی کە هەیە بەڵام بە پێداگری بە ماف و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان و مافی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەمە ئەوە بوو کە زیاتر با بڵێن یەکێتی نیشتیمانی دایمان مواقفی لەسەر هەبووە هەر مەسەلەیەک کە پەیوەندی بە بودجەوە هەبوو بێت هەر مەسەلەیەک کە پەیوەندی بە حەق و مافی هەرێمی کوردستانەوە هەبووە ئێمە بە بەردەوامی داکوکیمان لەسەر کردووە لە بەغایە بەدەر لە هەموو مەسەلەکانی تریش ئەوەیە کە ڕاستە ئەمە وەکو لە ڕوویەوەی کە ئێمە با بڵێن وەکو بەرگری کارێک لە مافەکانی خۆمان بەڵام لەگەڵ ئەوەشە سیاستکردنیشمان کردووە بە بڵێن شتێک کە یاخود داردەستێک کە ئێمە خەباتی بۆ بکەین بۆ نمونە لەسەر مەسەلەی علاقاتمان لەگەڵ هێزە شیعی و سونەکانە ینی ئەمانە ناڵێم دەستکەوتن بەڵام ئەمە با بڵێن
ڕێگای سیاستکردنە کە لە بەغاکە و پێویستە کە بەو شێوازەتەوە خۆت هەوڵ بێ بۆی دەستکەوتەکانت پارێزرا لەسەر ینی بۆ نمونە حسابی لایشی دیکە نەبوو لە هەرێمی کوردستانی شان پەیوەندی قەت ئێمە ئیش لەسەر ئەوە نەکراوە بە نسبەت وەکو یەکێتی کە ئێمە لەوێ بووین و دائیمان ئێمە با بڵێن لەژێر چەتری سیاستی یەکێتی بوون لەژێر چەتری ئەوەی کە یەکێتی چۆن ڕوئیا و بڵێن کارنامەی خۆی پێشش بێ ئێمە کە بۆ ئێمە هەوڵی بۆ بین لە بەغا لەسەر ئەوە دەرنەچوینە و چەندێش هەوڵمان ناوە لایەنە سیاسەکانی تری هەرێمی کوردستانیش لەگەڵ خۆمانە با بڵێن یەکدەنگ خەین بۆی کە بتوانین دەستکەوتەکان پارێزین یا داخوازەکانمان جێبەجێ بکەین ئەمە سیاست و استراتیژی با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لە بەغایە لەبەرەوە ینی ڕەنگە بڵێم ئەمە نەحەقێکی زۆرە کاتێک کە بەرامبەر بە ئێمە کرێت لەوەی کە ڕەنگە بڵێن کەم تەرخەمیمان کرد بێت یاخود با بڵێن بەو شێوازن نەبوو کرد لە ئاسی پێویستە بێت لە شەڕی با بڵێن دوای پاشەکشی و 16 ئۆکتۆبەر و ئانە زیاد لە 7 پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەرگریکردن لە خاکی هەرێمی کوردستان و کەرکووک شەهید کرا کە ئێستاش ینی بەبیرمە کە بەڕاستی ئێمە یەکێکە لە هەر برینە قوڵەکە کە لە ناو دڵ و دەرونی هەموو ئێمەیەوە زیاد لە هزار و ئەوەنە بڵێن پێشبری هەرێمی کوردستان کە ڕەنگە بڵێم زۆر زۆری یەکێتی نیشتیمانی کوردستان شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان کەمانە هەمووی یعنی دلیلن واقعن کە یەکێتی دائیمەن پارێزەری دەستکەوتەکانی خۆی بۆ پارێزەری بز بە بستی خاکی هەرێمی کوردستان بووە لەبەرەوە ئەمە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەسەریشی بەردەوامە و ئەوەی کە بڵێن تیر و توانجیشمان لێگرێت هەڵبەت ئێمە ناڵێن کە دانیشن بە هەمان بەڵام ئەوە ئەتوانین هیچ نەوێ دیفاع بکەین و هیچ نەوێ ڕاستیەکانیش بۆ هەرێمی کوردستان زیاتر بخەینە ڕوو هەریشە لەو هەڵوێستانەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی ینی ساتەوەختی سەردانەکانی بەڕێز قووا تاڵەبانی ینی سەرۆشی وەفدی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان بوو بۆ بەغدا بەڕاستی هەر لەو سەروبەندەیە ینی کە تۆ وەفدی حکوومەت لە بەغدا بوو و سەرۆشی وەفدەکە جێگیری سەرۆک وەزیران بوو کە بەڕێز قووا تاڵەبانی بوو کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کەچی دەوبینی ینی لەو کاتانەیە بۆ نمونە دەویسترا هەندێک ینی تەگەرە و هەندێک ینی ڕێگری ڕاستیەکان ئاوەژوو بکەنەوە ئەخۆ ینی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستانە چۆ بۆ ئێوە و لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستانە بۆی خۆ بودجە و موچە بەشێک نییە لە پرسانەتەوەیەکانی ئەم خەڵکە 100% وایە کاک هاوڕێ ئێمە هاتنی کاقوبات هەڵبەت ئەوە یەکێک بوو لە هەر هەنگاوە گرنگەکان کە بەڕاستیندرا و توانرا ئەو کێشەی موچەیە حەلوکرە و تا ئێستاش بەردەوامە لەبەر ئەوە هەوڵەکانی کاقوبات لەگەڵ دبادانیش دانوستانکردن و گفتوگۆکردن هەم لەگەڵ لایەنە سیاسیە شیعەکان و هەم لەگەڵ حکوومەتی عێراقیە دەلالەتی ئەوە بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان فەلسفە و ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان لەوایە کە تۆ بە دانوستانکردن دایمەن ئەتوانیت مافەکانی خۆت بەدەستبێنی ڕەنگە زۆر جار لەم لاو لە قساکرێڵی کورد لە دانوستانکردن دۆڕە بەڵام لە شاخان من ڕەنگە بڵێم لە مەرحەلەی ئێستایا و لە وەکو یەکێتیەک ئەم شتە ئەم تیۆرە ڕەنگە بە پێچەوانەیە 100% پێچەوانەیە لەبەرەوە ئێمە توانیمان بە دانوستانکردن بە گفتوگۆکردن بە بڵێ پێشکردنی داخوازەکانی خۆمان بەوەی کە لە پەرلەمانە بێ بەوەی کە وەفدی حکومیە بێ لە هەر وەفدیکە لە هەر بڵێن ڕێگایەکترا بێ ئێمە توانیمان بەڕاستی بە پشوو درێژیش بەڕاستی تۆ لایەنە شیعەکان دائیمەن ئێمە خۆمان لەناو پەرلەمانە بووین ئەویان بەبیرە هێناینەوە هەڵبەت مەسەلەی مەلەفی نەوت کە هەرێمی کوردستان نەوتی شەفرۆشی بەڵام یەک بڵێن دیناریش نایەت بە حکوومەتی عێراقی بۆ نوتی بەسڵا ئەفرۆشەر بەڵامە بێت بڵێن بەشی هەرێمی ژوەر بگیرێت کە ئەمە شتێکی ناحەقی ڕەنگە بڵێت وەکو واقع سێرکی ڕەنگە ئەم معادلەیەشی تا حدێک ئەو کاتە قوبوڵ کراو لە ناوان هەموو لایەنەکانە بەڵام خۆ مەسەلەکە لێرە هەر یەکێتی نەبوو ئێمە دایمەن ئەوەمان جەخت کردو کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستەکە بە هەمانگی لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەو نەوتی کە هەیە با بڵێن شەفاف بێت یاخود ئەو پارەی کە هەیە شەفاف بێت و بڵێن بدرێت بە حکوومەڵانی خەڵکی عێراق ئەمە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە وەفدی حکوومەتیش کاتێک کە بە سەرۆکایەتی کاقوبات بوو ڕاستی دەرهاویشتەی یاخود دەرخستەی ئەوە بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەنگ ئەو مەسلەی و لەگەڵ ئەوەشان نییە کە ئێمە علاقاتمان لەگەڵ حکوومەتی عێراقیە وسڕی کە بەردەوام بووین لەگەڵیا و کەم تا زۆریش ئێمەش وەکو پەرلەمانتار و با بڵێن سەردانە سیاسیەکانیش و سەردانە حکوومیەکانیش سەردانی ئیدارەکانیش کە تاقوباتیش کردی ئەو کاتە لەو سەردەمەیە کە چەندین جار هات و ڕۆشت و تاکو توانرا لایەنەکانی تریش لە هەرێمی کوردستانە قەنەعات پێ بێندرێ بۆی هیچ نەبێت بتوانین کۆمەڵانی خەڵک لەم کێشەیە هەنگکەین نەتیجەکەی ئەو کە بەڕاستی ئەوەی بینیمان و تا ئێستا بەردەوامە دەستخۆش دکتۆر تا سپاس دەکەم بەڵێ دکتۆر ئەمیرانی ئەمەوێ ئەو لەگەڵ جەنابەت باس بکەم یعنی بۆ نمونە
ئەگەر ئێمە باز ناوخۆی هەرێمی کوردستان بکەین هەمیشە ینی کاتێک کە دۆخێکی نەخوازرا و لە هەرێمی کوردستانیش دێتە پێشەوە ینی بینیمانە کە نێوانی لایەنەکان بە چه ئاراستەیەک ڕۆشتووە ینی زۆر جار نێوانی یەشێتی و پارتی گەیشتۆتە ڕادەیەک کە ئیتر جاریوە هەبوو ترسی بەریەککەوتن و ترسی ینی ڕوودانی نەخوازراوی لێ بکوێتەوە. بەڵام یەشێتی نیشتیمانی کوردستان بینیمانە لە زۆرێک لە هەڵوێستەکانی لە ناوخۆی هەرێمی کوردستان و لەگەڵ لایەنە سیاسی جیاوازەکان و بە دیاریکراوی ئەگەر باس بکەین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەمیشە یەکێتی بووە کە بە تەنگ پرسەنەتەوەیەکانەوە بوو بە تەنگ ینی دۆخی ناوخۆی هەرێمی کوردستانەوە بۆ هەمیشە تەنازولی کردو لە زۆرێک لە مافەکانی خۆی لە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەوەی کە پرسی نەتەوەیی و پرسی ناوخۆی خۆمان و ئاشتەوایی ناوخۆی خۆمان بە ئاراستەیەک بێت کە بەدڵی هەموو لایەنەکان بێت. ئەخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لەمەیە بە ئاراستەیەکی باش کاری کردووە یاخود نەخێر ئەوەی کە هەیە ئەوی ژەرجێگی گلێ و گازندەیە بەڕاستی. دەستخۆش کاک هاوڕێ هاوڕێم کاک تۆرتەهاش باسی کرد یەکێتی با بڵێن ئەرکەنەتەوەیەکانی لە پێش ئەرکە حزبێکی بووە لە زۆر جاردا وەلەو پێناوەش دە بادی زۆری داوە لە پێشدا ئاماژەم پێدا لە مستەوایی نێودوڵەتی و وڵاتە هەرێمیەکان و هەتا وڵاتانی تری زلهێز زۆر جارویە باسی داوە بەتای لە بەرامبەر عێراق تورکیا ئێران لە ناوخۆ یەکێک لەو خاستە نەگۆڕانی گەلی کوردستان کە تێیدا سەرکەوتوو دەبێ بریتێت لێک ریزی گەلی کوردستان لە تەباوی خطابی و گوتاری چەندی ئێمە تەبابی و یەکتر قبول بکەین ئەو نزاتە دەتوان ڕۆ خەبات و تێکۆشانی خۆمان بەرەو پێش بین چەندی لێکترازان هەبی لێک دوورکەوینەوە ئەوەندە زیاتر ئێمە یەکگرتوو نابین کە ئەو کاتە درز لە نێوان ڕێزەکانمان هەبی و نوێیارەکانمان توانن لەو درزەی نێوانمان با بڵێن زیان بە گەلی کوردستان بگەین نتوانین داخوازەکانی خۆمان و خەڵکی کوردستان دەستکەوتەکان پارێزین و داواکاریەکانی خۆشمان لە چوارچەوەی دەستوری عێراقدا جێبەجێ بکەین و کوردستانەکەی خۆشمان بپارێزین بەڵام بە تەبایی و یەکگرتووی یەکریزی بە تاکی دەتوانین دەستکەوتی گەورە بەدەستبێن و سەرکەوتی گەورە بەدەستبێنین لەو پێناودا جارشکێکی نیشتیمانی کوردستان باجی داوە کاتێک بەدا خۆشڕی نگریسی ناوخۆ هەبوو و ئەو شەڕە هەم لایەن بەڕێز مام جەلال و جەنابی کاک مەسعود ئەو شەڕە تەحریم کرا ئیتر هەتا ئەو شەڕە شەڕی ناوخۆ و کوردکوشتن و خۆخۆری دووبارە نەبێتەوە وەیەکی قوربانی زۆریدا لە پێناو ئاشتی و هەوڵی زۆریدا بۆ شەراکەتە ڕاستەقینە بەداخەوە لەو شەراکەتە ڕاستەقینەیە یەکێتی بە پێی پێویست مافەکانی خۆی وەکو پێویست پێنەدرا لەبەرەوە یەکێتی هێزێکی کاریگەر لەسەر گۆڕەپانەکە دەبوو لە حکوومەت هەرێمی کوردستانیش ڕۆلی کاریگەری پێ بدرێ بە تایبەتی لە پۆستە سیادی و قیادەکانی ناو حکوومەت لەوەش هەندێک جار وە هەیە هەست دەکەین حەقیەکێتی خوراوە و لە پێناو ئاشتی و تەباوی ریزی یەکێتی باجی داوە جاری وە هەبووە دەنگدەرەکانی و دۆست و لایەنگەرەکانی خۆی و ئەندامەکانی خۆی دەنجیان پێداوە لی تووڕەبوونا لە بەرسی لی تووڕەبوونا لە واقعەیەکێتی پێیان وا بۆ یەکێتیەوە تەنەزولە دەیکا یەکێتی بەڵێ تەنەزولی کردو لە پێناو یەک ڕێزی و تەبایی چونکە دەزانێ بەو یەک ڕێزی و تەبایی نێوان خەڵکی کوردستان لە دوواداردا گەلی کوردستان بە شێوە گشتەکەی قازان دەکاتن لە بەهشتێک لە بەرژەوەندی بلیتەکەمان دابێتێتی بەبێ دوو دڵی بەبێ ئەوەی بیرەوە کردو باجەکی هەچێک دێ بەرامبەر بە حەزبەکە درێخی نەکردو چکە بەرژەوەندی خەڵکی کوردستان و گەلی کوردستان زۆر لەوە گرنگتر لە یەکێتیەکان و سەرکردایەتی یەکێتی لە پێناو بەرژەوەندە حزبەکان. بەڵێ دەستخۆش دکتۆر ئەمیر دکتۆر تەها یەکێک لە پرسەکانی کە کەمێ لەم بەرنامەیە باسی کەم لەگەڵ بەڕێز و لەگەڵ دکتۆر ئەمیر ینی ئێسێمە لە سەروبەندی پرۆسی ینی بانگەشەین بۆ هەڵبژاردنیان جومەنی نوێنەرانی عێراق یعنی ئەوی کە جێگەی خۆشببختی و مای خۆشحاڵی خەڵکی کوردستانە بۆ نمونە ئەم هاوپەیمانی کە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان پێکاتووە لە چوارچێوی لیستی هاوپەیمانی کوردستان ئەمە جێگەی ڕەزامەندیە چکە ئاوە دەخوازرێت کە هەموو کورد بە یەک لیست بچوایەتە بەغدا بۆی کە داکوشی کار وایە لەسەر مافەنەتەوەیەتەکانمان بەڕاستی لە بەغدا پێ دوایە هاوپەیمانی نێوان یەکێتی و گۆڕان ئەتوانێت قۆناغێکی نوێ لە پێشڕەوایەتی و خەباتی یەکێتی و گۆڕان پتەوتر بکات بۆ بەدەستێنانی مافەنەتەوەیەتەکانمان و کاریگەریە بێت لە داهاتوامە من پێم وایە کە هاوڕێ ئەم هاوپەیمانیە مەرحەلەیەکی تازی سیاستکردنە لە هەرێمی کوردستانە و ئەمە ڕێگایەکە بۆ یەکە وردە هەموو لە سیاسەکان کۆدەنگ بن لەسەر کۆمەڵێک پرسی زۆر جێگیر کە پەیوەندیدارە بە ژانی و ڕۆژانەی کۆمەڵانی خەڵکەوە و پەیوەندیدارە بە بەرژەوەندی سیاسی استراتیژی هەرێمی کوردستان هاوپەیمانی کوردستان من قۆناغێکە کە بەڕاستی هەنگاوێکە بۆی کە
دڵ و دەرونی خەڵک وردەوردە ئارام بێتەوە لەوەی کە ناخۆشیەکان نەمێنێت یەکێ لەو مشکلانەی کە هەبوو ڕەنگە کە کاتێک کە گۆڕان هەبوو لە ساحەکە هەبوو ڕەنگە زیاتر ئیژ لەسەر مەسلەی ڕەخنەگرتن لە حکوومەت و ڕەنگە ئەمە بڵێن وەکو نەتائیجێکی زۆر سلبی لەسەر هەم باری دەرونی خەڵک دروست کرد بوو هەم لەسەر ئەوەی کە ڕەنگە مووقفەکانی بڵێن کوردیش لە بەغدا هەو لە کۆمەڵێک پرسیترە ڕەنگە هەڵوێز نەبوو بێتین وەڵام ئێستا ئەمە وای کردووە کە هەم خەڵک هێمنتر ئارامتر بیر بکاتەوە و هەم ئەوەی کە لایەنگرانی هەردوو لا و ئەندامانی هەردوو لاش بە هەمان شێوە بە شێوەیەک لە شێوەکان بەیەک ئاڕاستە کار بکەن و بە یەک استراتیژی و یەک هەدەف کار بکەن و دڵنیاشم لەوەی کە لە بەغداش بە هەمان بەو شێوازە بوو نەفەسەشە بێت کە تۆ لەکوێ لەوەی کە بڵێن دوو لایەن بی لەکوێ لەوەی کە یەک لایەن یاخود دوو لایەن لە چوارچێوەیەکی گشتیە و لە هەدفێکی موحەدا تۆ بێ دانیشی ئیشوی ئەمە تەڵعان کاریگەری زۆرە بێت کاریگەری لەسەر ئەوە بێت کە تۆ داخوازیەکانت باشتر بتوانێت جێبەجێ بکەی یاخود باشتر بتوانێت شەڕی بۆ بکەی باشتر بتوانێت قەناعەت بە بەرامبەرەکەت بکەی بەغدا بڵێن وەزعی بەغدا وەزعێکی تایبەتە کاکاوڕێ مەسەلەکە لێرە هەر ئەوە نییە کە با بڵێن ئێمە کوردین ئەمان شیعان یاخود ئەمان عەرەبن یاخود سونەن مەسەلەکە لێرە پەیوەندی بە پێگەی تۆ قورسایی تۆ لەوێ چەندە ئەوە نەتەعامل لەگەڵاکەن چەندێک تۆ پێگەی تۆ قورسایەکەت بە قووەتر بێت بەهێزتر بێت هەڵبات واقعی حاڵی دەورە بینێت مەسەلەی شێتی نیشتمانی کوردستان یەکێکە لە هەر هێزە گەورەکان لە هەرمی کوردستانە لەبەرەوە قەتی شێتی نیشتمانی بڵێم وڵا ئەگەر کورسیەک نەهێنێت یا 10 کورسی بێنێ 100 کورسی بێنێ شێتی نیشتمانی کوردستان یەکێتی نیشتمانیە بەڵام لەگەڵەوەشە تۆ چەندێک نوێنەرانی خۆتت هەبێت دەنگەکانی زیاتر ئەبێت جێبەجێکردنی داخوازیەکانە زیاتر ئەبێت ئەتوانی باشتر بچیتە ناو گفتوگۆی سیاسیەوە توانی زیاتر دیفاع لە ماف و باڵین داخوازیەکانی خۆت بکەیت ئەمانە هەمووی گرنگە بۆی کە تۆ وجودت هەبێت بوونت هەبێت و شوناسێکی تایبەتت هەبێت لە بەغدایە ئێمە کوردین ینی ئەمە بڕاوەتەوە شوناسی تۆ شوناسێکی کوردستانی و کوردبوونە بەڵام لە چوارچێوەی عێراق ئێمە خۆمان گونجانوە و هەدەف و استراتیژی یەکێتی نیشتمانی کوردستان هەر لەو چوارچێوەیە هەدفێکی تری نییە هەدفەکەی ئەوەیە کە ئێمە مادام ئێمە بەشدار بووین لەوەی کە لە نووسینەوەی دەستورە و دەستورەکەش ئەڵێ کە ئێمە بەشێشین لە عێراق و بێت پابند بین بە هەموو ئەو مافانەی کە با بڵێن بە هەموو ئەرکانی کە لەسەرمانە بۆی جێبەجێ بکەین و داخوازیش بۆ هەموو مافانەی کە ئێمە هەمانە و جێبەجێش بکرن لەبەرەوە ئەمە خاڵی سەرێکی و استراتیژ و ڕوئیای یەکێتی نیشتمانی کوردستانە بەردەوامیشە لەسەری و شەڕشی بۆکە دەستخۆش دکتۆر تاجان دکتۆر ئەمیریانی بەڕاستی بابەتێکی دیکە کە زۆر قسەی لەسەرەکرێت ینی ئەوەیە بۆ نمونە ئێستا خۆ ئەمەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نمونە لەگە بزوتنەوەی گۆڕان پێچێناوە هاوپەیمانی کوردستان بۆ بەهێزبوونی زیاتری کوردەوە بۆ حسابکردنی زیاترە لەلایەن بەرامبەرەکەەوە بۆ کورد و دیارە وەکو دکتۆر تاها ئاماژەی پێداتەوە گەر ناوخی خۆت و ماڵی خۆت ڕێخستە بێتەوە بەهێز بچیتە بەغدا ئەتوانی زیاتر لە داواکاریت هەبێت و بەغدا حساب بۆ ئەو پێگەی تووەکەەوە بۆ هێزەی تووەکە من دەمێ باز لە بابەتێ بکەمەوە بیکەمە پرسیار بۆ بەڕێزت بۆ نمونە حسابکردن لەلایەن بەغدا و لەلایەن لایەنە سیاسیەکانی دیکەی بەغدا و لەلایەن لایەنە شیعی و سونەکان و بەگشتی لەلایەن زۆرێک لە دەوڵەتانی هەرێمایەتی و جیهانیش بۆ زۆرێک لە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە ناویاندا یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبێکی سەرەکی لە هەرێمی کوردستان خۆی ئەمە مانای ئەوەیە کە تۆ ئەم حیزبە کاری کردووە لە هەرێمی کوردستان بۆ نمونە مافەنەتەوایەتیەکانی بۆ کارکردن لەگەڵ بەغدا بۆ ئاشتەوایی کەواتە ئەمە ئەو ڕای پێچەوانە ناکاتەوە کە هەندێک لایەن بانگەشەوە دەکەن بۆ نمونە تاکە حیزب کە حسابی بۆ بکرێت لە هەرێمی کوردستان لایەنێکە یاخود لایەنەکانی دیکە هیچ حسابێکی بۆ ناکرێ خۆتاوە یەکێتی شێ لەسەر ساحەکەی و خەباتەکە و ئەوە هەڵوێستەکانێتی و ئەوە بەرامبەرەکانی شێتی کە چۆن خوێنەوەی بووەکەن بەڕاستی کاکاوڕێ هیچ هەنگاوێک بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە وڵاتە کە پێوەست بێ هەرێمی کوردستان سەرکەوتو نابێ ئەگەر ڕابووچین یەکێتی نیشتیمانی کوردستان و پشتگیری یەکێتی نیشتیمانی کوردستانی لەگەڵ نەبێ ئەوە ینی بڕاوەتەوە و مێژوش شاهیدی ئەو حاڵەتەیە و لە قۆناغەکانی ڕابردوو لە تشکیلی حکوومەت و سەرۆکایەتی کۆمار و ئەوانە ئەو ئیسپات بە بەرامبەر بە عێراق لە عێراق و پێگەی یەکێتی لەکوێیە و بە چ ئاراستێک دەڕەوە سنگ و قوت یەکێتی لە دنیای دەرەوە لە وڵاتانی ئیقلیمی لەکوێیە لەبەر یەکێتیە و
خاوەنی پێگە و سنگ و خۆی توی لە هەموو قۆناغەکانیش جێپەنجەی چێتی و چێتیەکان دیارە و لە داهاتوشدا هەر دیار دەبێ و بەردەوامی دەبێت ئەوەی کە پەیوەندی بە هاوپەیمانیەوە هەیە من دەڵێم فعلەن بەیەکەوە بەهێزتر دەبین یعنی و دروشمەکی زۆر جوانە بەڵام خۆزگە ئەو هاوپەیمانی نێوانی چێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و هێز و لایەنە سیاسەکانتری بەکو لایەنە ئیسلامیەکان و کۆمەڵی گرت و هێزەکانتر بەنەوەی نوێشەوە بەشدار بوون چکە لە بەروی ئێماری بە کوردستان چۆن ماڵی شعی هەیە بەیتی شعی هەیە سونەکان زۆر دەروایە یەک دەگرن ئێمەش بەیتی کوردیمان هەبە ماڵی کوردیمان هەبووە ئەلێرە بەیەک لیستی هاوپەیمانی بچوبانی بە بەغدا ڕەنگە کاکتۆرتەها باشتر لە وردەکارەکانینەوە بەغا شارەزا و ئاگادارتر بێت لە ئامولایەکمان بەڵام ئێمە کە نایەک ریزین کە بە قوتەکی یەکگرتووە ناچین بۆ بەغدا سنگەکەمان زۆر دەروەیە لاواز دەبێت کاریگەر نابێ ینی بۆن مەکاتی خۆی کە بەلیستی هاوپەیمانی کوردستان دەڕۆیشتوین ئێمە زۆر لە سونەکان بە قوتر و منافسە شیعەکانمان دەکرد لە وەرگرتنی پۆستەکان لە کارنامەی دەوڵەتی عێراق کە سەرۆکوەزیران سوێندی دەخوارد و کارنامەکەی دەخوێندەوە ناوی کورد و مادەی 140 و کۆمەڵە شتێکی دەستوری دەهات کە پەیوەست بوو بە دۆخی کوردستان و هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکان یعنی بەداخەوە دوو کابینێ دوو تەشکیلەیە لە هەڵبژاردەکانی پەرلەمانی عێراق ئەگە ئێمە دیقەت کەین ینی سەرۆک وەزیران و وەزیرەکان سوێندی یاسایی لە پەرلەمانی عێراق دەخۆن لاەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان هەروە خەریکی کۆبوونەوەن کام پۆست بۆ کام لایەن بێ و لە بەرنامە چی بێ و یعنی تۆ ئەبێ پێشتر بنێ ماڵی خۆت ڕێگەی خستبی بۆی کە تشکیلی حکوومەتی دادادێ لە کارنامەی حکوومەتی عێراق لەکوێ باسی کورد دەکا یعنی چی پێ بۆ خەڵکی کوردستانە کە پێوەست بە کێشەی بودجا بە کێشەی سنوورەکان بە کێشەی پێشمەرگە و قوی داخلی بە کێشەی سەروەت و سامان و نەوت و سامانە سروشتەکان بە تایبەتش پێوەست بە ناوچە کوردستانیەکان و مادەی 140 هەموو تەنگژانێ لە بینی ئێمە و عێراقدا هەیە مەفروضە لە کارنامەی حکوومەتی داهاتوو جێگەی بکرێتەوە خۆگەت و لە کارنامەی حکوومەتی داهاتوو جێگەی نەکرابێتەوە و پەسر نەکرابێ و سەقفێکی زەمین تێدانێ بێتن تو کاتێککە بەشدار دەبێت تەنها چەند پۆستێک بەدەست دێنی ڕەتە دەگە پۆستەکە سیادی و لە ئاستێکی گەورەش بێ ئەگەر ناو کارنامەکەیان نەبێ و بەرنمەیەکی ورد نەبێ و یەکگرتووی نێوە خەڵکی کوردستان نەبێ و سیاسەکەی کوردستان نەبێ پێم وایە چەند بەڕێزێک لە بەغدا پۆستی باش وەردەگرن لە وەزارەتە کار و لە شوێنە سیادی و قیادیەکان کە امتیازاتێکی باش وەردەگرن بەڵام لە 2000دا امتیازات دەستکەوتە چوە بۆ خەڵکی کوردستان ناتوانێت دەستە بەربگرتن لەبەرەوەگەت تیمی هەرێمی کوردستان لێرە یەکگرتوو نەبێ ئەو تیمی ئێمەکە لە بەغداشن زۆر دەروەیە بەسەرەن داماوانە ینی ناتوان ئەو ڕۆڵە بین بەڵام ئێمە گە لێرە تەبابین ئەوانش لێ تەبا دەبن زیاتر ئەوانە نەری ئێمە دەبن لێ توان ڕۆڵی ڕاستەقینە بینن ئەوەی چێتی نیشتیمانی کوردستانە کار لە سەودەکە گەلی کوردستانی یەکگرتوو بێ یەک ریز بێ یەک هێز بێ یەک قووەت بێ بە کارنامەیەکی هاوبەشی دەوڵەتداری کوردانی هەبێ بۆ بتوان لە کارنامەی داهاتووی دەوڵەتی عێراق جێگەی بکاتەوە من ئومێد دەکەم دوای هەڵبژاردن مباشرەتەن چاوەڕوانی هیچ هێزولانە سیاسی عێراق نەکەن گەلی کوردستان بێت لەو کاتەوە هاوپەیمانێکی گەوری کوردستانی پێک بێتن و بێک ئاراستە بەرەو بەغدای پایتەخت هەنگاو بنێن دکتۆر ئەمیر ینی بەدەر لە بەهێزبوونی بۆ نمونە کوردستان و پشتیوانی ئەگەر یەکریز بینێ ئەمە لێرەمە پشتیوانیەکە بۆ ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانمان لە داهات و لە بەغدا زۆر کەس بازەوە کە بۆ نمونە بەتایبەتی یەکێتیەکان ینی سەرکردەکانی یەکێتیاڵە ئەگەر یەکێتی بەهێزتر بێت ئەتوانێت زۆر لەمەی ئێستا کە هەیە بۆ خەڵکی کوردستان بەدەستی بێنێت بۆ مایان جەناب دەڵێ چی وەکو دواوتەش ئەمێ لە بەڕێستی وەرگرم فەرموو من پێم وایە چەند یەکێتی بەهێز بێ هێز یەکێتی یانی هێزی گەلی کوردستان لە ڕابردوشدا لە بەرامبەر بەغدای پایتەخت یەکێتی پێی وا بۆ لە چوارچەوەی دەستوری عێراق ئێمە مشکلەکانی خۆمان دەبێت لەگەڵ عێراق چارەسەر بکەین وە تاقیش کراوە بە ئابووری سەربەخۆ و ڕێفراندۆم و زۆر شتی تر لەگەڵ وڵاتانی دەرەوە وڵاتانی اقلیمی دەرکەوت پێ پێویست بەداخەوە دروست نەبوو بەڵام ئەو یەکێتیە پێی وایە لە چوارچەوەی عێراق ئێمە دەتوانین دەستکەوتەکانی گەلی کورد بپارێزین و دەستوری عێراق بە ئاراستەیەکی باش جێبەجێ بکرێ واتە چەند یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدای پایتەخت بەهێز بێ و زۆرترین نوێنەری هەبێ زۆرترین پەرلەمانتاری هەبێ ئەوەندە زیاتر گەلی کوردستان ئیسیفادە دەکات بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە بودجە و بوچە و قوتی خەڵکەوە هەیە بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە کێشەی ناوچە کوردستانیەکان هەیە لە بەروی چێتی
خۆی بە خاوەنی ناوچە کوردستانی دابڕێنراوەکان دادنێ بە تایبەتی کەرکووک و مەخمور و شنگال و خانەقین و بەدرەوجەسان و هەموو ناوچە کوردستانیانی کە هەیە لەبەرەوە من دڵنیام لەوەی خەڵکی کوردستان بە وجدانەوە لە دەیدا دەنگ دەدا بە هاوپەیمانی کوردستان و دەنگدا بە کاندەکانی چێتی نیشتیمانی کوردستانش بۆی لە بەغدای پایتەخت زۆرترین نوێنەری هەبێ شەڕی دەستەویەخە لە پێناو مافەکانی خاک و خەڵکی کوردستان بکات. بەڵێ دەست خۆش دکتۆر ئەمیرنامی سوپاس دەکەم. بەڵێ دکتۆر تایانی کەواتە بەهێزبوونەوەی یەکێتی ئەتوانێت هاوسەنگی ئەو هێزەی کە زۆر جار باسەکرێ بۆ نمونە لە هەرێمی کوردستان و لە بەغداش بە ئاراستەیەشی باشتر و لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بگۆڕێ دواوتەشت بڵێت سوپاس دەکەم. کاک هاوڕێ من حەزەکەم قسەی کاک دکتۆر ئەمیر قسە بکەم کە هیچ گۆڕانکاریەک بەبێ یەکێتی ناکرێت. ئەمە حقیقەتێکە جا هەر حیزبێک هەر گوتاریشی هەیە هەر ڕێیکی هەیە ئەوە شتێکی ترەوە پەیوەندی بەخۆیەوە هەیە. بەڵام ئەمە حقیقەتێکە کە هەمووانە ئەیزانین هەم ئێمە کە لە بەغداین وەکوە پەرلەمانتار هەم حکومەڵانی خەڵک و هەم هەر کەسێکی تر لە دەروەیە لە ناوەوەی هەرێمی کوردستان بێ ئەم حقیقەتە ئازانێ هیچ گۆڕانکاریەک بەبێ یەکێتی ناکرێت. ئەمە حقیقەتێکە و ئەمە حقیقەتێکی کۆنکریتیشە لە ناو مێشک و هۆش و دەرونی هەمومانایە. لەبەرەوە گەری یەک کورسیمان هەبێ و هزار کورسیمان هەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەریشێتیە و هەر ئەو هەیەشێتی بە کورسیەوە نیە دڵنیات ئەەکەم و کاکاوڕێ ئێمە ئەمە یەکێتیە کە نەتواندرا بتوێنێتەوە هەر لە سەردەمی زووە تاکو ئەم لە حەزەیە کە من و تۆ قسەی لەسەرەکەین و خەواتیش بەردەوامەوە دڵنیاش بە ئێمە گەینە و نەتیجەیە کە هەمومان بە ناڵم 100% ڕەنگە ڕزامەندی هەمووانی لەسەر نەبێ بە دڵنیام ڕزامەندی زۆر بمانی لەسەر بێ. گۆڕانکاری شەرە ئەوە نییە تۆ لە حەزەیە کە یەکسەر هەموو شتێکت بۆ بێتە بەردەست پرۆسەیە گۆڕانکاری ڕەنگە ئەم ساڵ گۆڕانێک ببینی ساڵێکی تر گۆڕانکاریەکی تر ببینی مەسەلەکە پەیوەندی بە پشوو درێژی و تەحملەوە هەیە. ڕەنگە کۆمەڵانی خەڵکی کوردستان حەقیانە گلەیی بکەن حەقیانە هەر قسەیە بکەن حەقیانە ڕەنگە قسەمان پێ بڵێن حەقیانە هەر شتێک بڵێن حەقیانە. بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە ئەوەی کە لە توانایە بێت ئەوەی کە لە بڵێن لە چوارچەوەی دەسەڵاتی ئێمە بوو بێت یاخۆ لە چوارچەوەی دەسەڵاتی یەکێتیا بێ ئەیکات و بەردەوامیشە گوێ بە هیچ توانجێک نایەت و گوێ بە هیچ ئاستەنگێک و لەمپەرێکی ژنایەت ئەوەی کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت جێبەجێ ئەکات و ئێمە وەکو ئەکادر وەکو پەرلەمانتار ئێمە وا جۆشدراین واشمان کردووە دڵنیابن و هیواخوازم کە ئەم هەڵبژارنەش بێتە هەڵبژارنێکە چەقی ململانەکان لە چوارچێوەیەکی هێمنانە بکرێت و دڵنیاش بە لەوەی کێشی نیشتیمانی کوردستان ئەبێتە پارسەنگی هێز لە هەموو نەک لە هەرێمی کوردستانە ئەبێتە پارسەنگی هێز لە عێراقیشە. سپاس بۆ دکتۆر تا حەمەدەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ستۆدیۆ لەگەڵ ماوی سپاس دەکەم. هەروە سپاس بۆ دکتۆر ئەمیرنامی ڕاوێژکار لە پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.